بەڵێ هەر لەسەر هەمان پرس دەمێنمەوە گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز ئەنوەر حسێن ڕۆژنامەنووس بەڕێزیان لە ستودیۆشتن کاگەنەر بەخێر هاتی سوپاس بۆ ئامادەبوونت خوێندنەوەی تۆ چی بوو بۆ کۆنگرەکە و پێتان وایە کۆنگرەیەک بوو کە جەر ئەنجامی دەبێت ئایا گرنگی دەبێت بۆ عێراق نەخۆ تەنها کۆبوونەوەیەکی ئاسایی بوو بەڕێوە چوو زۆر سپاس لە ڕاستیە خۆی خودی کۆنگرەکە و لوتکەکە بە پێشنیاری ماکرۆن ئەنجام درراوە و خودی خۆی گوایە دوای پەیوەندیکردنی بەڕێز کازمی لەگەڵ وڵاتان خۆشی هاتۆتە سەرخەت بۆی کە هەوڵدا بەشێکی زۆر لە وڵاتانە بەشداری بکەن کە هەم کاریگەریان هەیە لەسەر عێراق و هەم دەخالەتیان هەیە لە ڕاستیە بۆ چوونێکەیە کە پێی وایە ئەم لوتکەیە هێندەی بە قازانجی خودی مستەفا کازمیە هێندە بە قازانجی عێراقیەکان و حکوومەتەکە نییە لەبەرەوەی هەوڵیان داوە کە ڕوویەکی جوانی کازمی نیشامدن لە ناو پرۆسی سیاسی عێراقدا وەلانی کەم بۆ هەڵبژارنەکانی داهاتوو کاندی وەکو کاندیداتۆر بەحسا بێلایەن بمێنێتەوە کە ئەمە ڕەنگە لە بەشێکی زۆر لە وڵاتانە پشتیوانی ئەم بۆ چوونە بکەن مەسەلەن تورکیا و وڵاتانی سنی و عەرەبستانی سعودی و ڕەنگە خودی فەڕەنسا و ئەمریکاش لەگەڵ ئەم بۆ چوونە بن بەڵام ئەوەی کە پارادۆکسێک نیشانەدا ئەوەیە کە بەداخەوە با بڵێم کۆماری ئیسلامی ئێران کە ڕنگڕێژی سیاسەتی بەشێکی زۆری عێراقەکە و دەوری سەرەکی هەیە لە دەخالەت و دانان و کاریگەری زۆری هەیە هەم لەگەڵ مستەفا کازمینیە و بەشداری نەکردنی ڕئیسیش لەم لوتکایە دەرەنجامی ئەوەیە کە ئەوان بەرحاڵ بە نەتایج و دەرەنجامەکانی ڕازی نین بە تایبەتی کە دیقەت بێ هەموو هێزە سیاسیە شیعەکانی لایەنگری کۆماری ئیسلامی ئێران کە داوای کشانەوەی ئەمریکا و هێزە هاوپەیمانەکانیەکەن ئەمڕۆ ماکرۆن لە دوای کۆتایی کارەکانی لوتکە لە پرس کۆنفرانسەکە ڕایگەیان وتی ئێمە پابند نابین بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا وابەستە نابین ئێمە لە عێراق مێنینەوە بە تایبەتێکە حکوومەتی عێراقی داوا بکە بۆیە بە نەزەری من کۆنگرەکە لە ڕووی دیبلۆماسیەوە ڕەنگە کۆنگرەیەکی باش بێ و کۆنگرەکە بۆ خودی وەکوت مستەفا کازمیرانی باش بێ بەڵام پێم وایە پێکاتەی عێراق پێکاتە سیاسەکەی عێراق بەم حاڵی ئێستایەوە بەم هەموو کێشە و قەیرانەی دوای 2023 بەو هەموو پێکاتە ناهۆمۆجینە ئالۆزەوە ڕەنگە کۆنگرێک نتوانێت کێشەکانی حەل زۆر باشە کاگەنۆر یەکێک لە تەوری کۆنگرەکە یەکێک لەوانی کە بابەتێک بەرباس بێن نێوەندگیری بوو لە نێوان ئێران و سعودیە بە تایبەت لەلایەن عێراقەوە دەزانین کە عێراق خۆی کێشەی زۆری هەیە بە زۆر کێشەدا تێدەپەڕێ چۆن دەتوانێت ڕۆڵ ببینێ یخود نێوەندگیر بێ لە نێوان وڵاتاندا بە تایبەت ئەو وڵاتانێکی کێشەیان هەیە لە ڕاستیە ئەوە لە پار ساڵەوە ئەو نێوەندگیریە کازمی دەستی پێکردووە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ڕاز و تاران لە ڕاستیە تەنها ئەوەندەیە کە هەڵدراوە لە ئاسی دیبلۆماسی پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە بەڵام لە حقیقەتدا تاران و ڕاز وەکو دوو مەرجعی سیاسی دوو مەرجعی مەزهەبی گرنگی شیعە ئەو سنی دوو قوتبی گرنگ لە منتەقەکەیە بە ئاسانی پێم وایە پێک نایەنەوە و ئەم ڕۆژ لە پەراوێزی دانیشتنەکانە وعد بوو کە دانیشتنی تایبەت هەم لە بینی ئێران و عەرەبستانی سعودی بەڕێوە بچێ و هەم لە بینی میسر و قەتەر و هەم لە بینی میسر و تورکیا هیچ ئەو دانیشتانە نەبوو لە ڕاستیە هۆکارەکەی ئەوەیە کە کێشە و خلافە سیاسیەکانیان هێندە زۆرە بە دانیشتنێک و گفتوگویەک ئاسایی نابێتەوە و لە کاتێکا بە تەنها ئەوە هەر عێراق نییە کە خاڵی ناکۆچی نێوان عەرەبستانی سعودی و کۆماری ئیسلامی ئێرانە جگە لەو دوو دنیا بینی و دوی تێڕوانینەی بۆ ئەو مەزهەبی شیعە و سوننە هەیە لە منتەقەکەیە ئەوان کێشە و خلافیان هەیە لەسەر بە تایبەتی لە یەمەن کە هێشتا عەرەبستانی سعودی سەرۆکایەتی ئەو هاوپەیمانیەتی حەزمەکە بۆ دەرپەڕاندنی حوسیەکان کە کۆماری ئیسلامی ئێران تەییدیانەکە وەلایەنگری ئەوان وە لە بەحرێن ئەگەر عەرەبستانی سعودی و هاوپەیمانە سونیەکانی نەبوونایە ڕنگ بوو کارەسات ڕوویدایە لە بەحرێن و لە بەشێک لە سووریا ئەو هێزانەی کە ناکۆچ و منافسەیان هەیە بریتین لە لایەنگرانی عەرەبستانی سعودی و کۆماری ئیسلامی وەرحاصل کێشە و خلافی ئەوان لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەوەنە زۆرە ڕەنگە بەو
یان گیرەی کازمی پێک نەیەوە بە هەمان شێوە ئەمە لە بینی میسر و تورکیاش ڕاستە پەیوەند بە کێشەکانی قەتەر و کەندا و لە بینی خودی قەتەر و میسرش ڕاستە بۆیە ئەم وڵاتانی کە لەم لوتکایە بەشدار بوون جیالەوەی کە هەمویان بۆ خۆیان بە جۆرە لە جۆرەکان کێشە و خلافیان هەیە ئەگە فەڕەنسای لێ دەرکەی لە هەمان کاتە بەشێکی زۆریان ئەوانن کە خلافەکانیان لەسەر ڕۆڵ و دەخالەتیانە لە عێراق و پشکی خۆیان چ پشتیوانی لە گروپە سونیەکان و چ پشتیوانی لە گروپە شیعەکان. پێشتر لە قسەکانت ئاماژەر بۆدا کە ئەم کۆنگرەیە کە ئەم کۆبوونەوەی ئەوەندەی کە گرنگی یاخود لە قازانجی مستەفا کاظمی بووە ئەوەندە لە گرنگی عێراق نەبووە. ئایا هەر بەڕاستی دەتوانێت سوودێک بە کازمی بگەێنێ یاخود ئەوەی کە ڕەنگە بشێکی ئامانجەکە بوو بێ ئایا ئەمە بەدی دێت؟ لە ڕاستیە پێم وانە ئەو کۆنگرەیە و ئەو پشتیوانی کە بەشێک لەو کۆنگرەیە بەدەستی هێناوە بتوانێت کازمی بکاتەوە بە سەرک وەزیران بە تایبەتی کە کازمی بێهێزترین کارکتەری سیاسی ناو پرۆسی سیاسی ئێستای عێراق لە ناو هێزە سیاسیە بەهێزەکاندا بەم حاڵەوە کە نەحیزبی نفوزی هەیە چۆن نتوانێت مەسەلەن بێتەوە بە سەرک وەزیران لە کاتێکە لە چەند مانگ لەوە پێش مقتەدا سەدری سەرۆکی ڕەوتی سەدر ڕایگەیان بوو کە ئێمە کارەکەین بۆی کە 100 کورسی بووێنین بۆی کە خۆمان حکوومەت پێک بێنین دوایەوەی کە کشایەوە دوێنێک کە ڕایگەیان دێتەوە ناو پرۆسەکەەوە ئێشتا ئەو خودی مالیکی و هێزە سیاسیەکانی تر بە تایبەتی شیعەکان کە هەمیشە پێیان وایە کە سەرک وەزیران پۆستی ئەوانە ئەوە ژەڵێن ئێستا کە کازمی سەرک وەزیرانە لە دەرەنجامی ئەو قەیرانەوە بوو کە هێزە سیاسی شیعەکان تووشی بوون نەگەیشتە ڕێکەوتن بۆیە کازمی بۆیە پێم وانێ کازمی لەناو ئەو هەموو قەیرانە سیاسی عێراق کە خۆی کارکتەرێکی بێهێزی سیاسیە لەناو ئەو گروپە سیاسی شیع بەهێزانە و بتوانێت پۆستی سەرک وەزیران حاصل کاتەوە بەڵام لە هەر حاڵدا هەوڵەدا خۆی لانی کەم وەکو کەسایەتێکی لیبرال کەسایەتێکی نەرمونیان نیشانەدا کە ئەتوانێت کارکتەرێک بێ هەموو هێزەکان قەنەعەتیان پێ بوون بەڵام قسە گرنگەکە ئەوەیە بەڕاستی پێم وایە ئەوەندەی کە دوای پرۆسی ئازادی عێراق لە 2003ەوە ئەوەندەی شاید ئەوەین کە کۆماری ئیسلامی ئێران دوایین جار قسەی کردووە لە دانانی ئەم پۆستە و بەشێکی زۆری پۆستە سیاسەکانی عێراق نە وڵاتانی دەوروبەر نەهێزە سیاسەکانی عێراق هێندە کاریگەریان نەبوو. باشە کاگەنۆر باس لە ڕۆڵی فەڕەنسا بکەین لە عێراقدا و بە تایبەت ماکرۆن ولم سەرزانەی بۆ عێراق کە زۆر کاتی دیکە فەڕەنسا و دووپات دەکاتەوە کە پشتیوانی عێراق جەبێ لە زۆر بوارزە یاخود لە هەندێک لە سێکتەرەکانی دیکە بۆ بژانەوە کە جارێکی دیکەش ئەمڕۆ جەختی لێکراوەتەوە وەروەها لە ڕۆبڕبوونەوەی تیرۆریستانی داعش بۆچی فەڕەنسا ئەم پشتیوانی عێراق دەکات؟ لە ڕاستیە فەڕەنسا لە دوای کشانەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا ئێستا وەکو گەورەترین هێزی یەکێتی ئەوروپا دەرەکەوێت و حەلیفی ڕاستە و خۆی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە کە دەور و نەخشی گەورەیان هەیە لە منتیقەکە بە تایبەتی کە چ لە ئەفغانستان ڕۆڵیان هەبوو و چ لە بە تایبەتی لە سووریا و ڕۆژاوای کوردستان ڕۆڵ و دەخالەتی زۆری هەیە و لە منتیقەیەش بۆیە فەڕەنسا پێچێ بیەوێ سەر لە نوێ بە جۆرە لە جۆرەکان سەرکردایەتی ئاڵگۆڕەکانی منتەقەکە بکە ئەمە یەک دوو هەم فەڕەنسا عێراقی بۆ گرنگە و پشتیوانی لێیەکە و ئەوە دوو هەمین جارە ماکرۆن سەردانی عێراقەکە و پێشتریش سەرۆکانی فەڕەنسا فرانسۆ هۆلاند و پێش ئەویش سەردانی عێراقیان نەکرد یەکیانەوەی کە لە ڕاستیە ئەوان عێراقیان بۆ گرنگە کە وەکو ناوەند عێراقیان بۆ گرنگە کە لە هەژمونی ئێران و تورکیا پارێزراو بێ دەوڵەتێکی سربەخۆ بێ ئیستقرار و ئارامی تیا بێ و هەر بۆیە لە سەردانی پێشووتری ماکرۆن پەیام و هەڕەشەی لە حکوومەتی تورکیا کرد کە ئەبێ واز لەو پەلاماردانانەی خاچی عێراق بێنێ ئەو باسی عێراقی کرد کە دیارە مەبەستی پەلامارەکانی سەر کوردستانیش ئەمە یەکیان کە بۆی گرنگە عێراق ئارامی بەخۆیەوە ببینێ و لە پرێس کۆنفرانسەکەی ئەم ڕووی دوای لوتکەکەش ئەووتی چەند قسەی گرنگی کرێکیانەوە بکەوتی ئێمە تا حکوومەتی عێراقی پێویستی بە ئێمە بە ئێمە هاوکاریەکەین وەکشانەوەی هێزەکانی ئەمریکا ئێمە پابند ناکاکە عێراق بەجێ بێڵین و ئێمە لە ڕووی ئابوووریەوە هاوکاری عێراقەکەین و ئێمە پشتیوانی حکوومەتی عێراقەکەین لە شەڕی گروپی تیرۆریستی داعش و گروپە تیرۆریستیەکان وەزایدن خاڵێکی تریشکە باسی نەکرد و لە سەردانەکەی سبەینەیدا
وا بڕیارە سەردانی دەشتی نینەوە مووسڵ و مزگەوتی نور بکە و لە هەمان کاتە بێتە هەولێر و هەرێمی کوردستانەوەیەکە ئەوەی لەگەڵ حکوومەتی عێراقی و لەگەڵ سەرکردایەتی سیاسی کوردیش باس کردووە کە ئەویان پاراستنی مەسیحیەکان و ئاشوریەکانن لە کوردستان زۆر بۆ گرنگە و لە ڕاستیە حکوومەتی فەڕەنسی تازە ئامانجەکی بۆ هەرێمی کوردستان بۆم ئەم بابەتەیە یەکێک لە ئامانجەکانی بێگومان ئەوەیەوە ئەوان بۆشیان گرنگە پارێزگاری لە هەرێمی کوردستانکە نەزانی لە ڕاستیە خانم حکوومەتی ئێستای فەڕەنسا ئەم حکوومەتەی کە ماکرۆن وەکو گەنجێک سەرۆکایەتیەکە و بەشێکی زۆری حکوومەتەکەی کە مەسەلەن کارکتەرەکانی سەر بەرێ ڕاستن پشتیوانی لە ئەزمموی باشووری کوردستانەکەن بە دەلیلی یەکێکیان پیان وایە بە هەموو کەم و کوڕیەکانەوە ئەزمموونێکە و پێیان وایە پارێزگاری لە مەسیحەکان و ئاشووریەکانی هەرێمی کوردستان کراوە وەزایدەن پارێزگاری لە بەرژەوەندی ئابوووریەکانیانەکەن بە تایبەتی کۆمپانیای گەورەی لاڤارج و ئەبەرژەوەندی ئابوووریەکانیان وەزایدەنەوەی کە خەتی تەماسی باشوور و ڕۆژئاوا لە ڕێگای باشوورەوەی بۆ پشتیوانیەکانی هێزەکانی فەڕەنسا لە ڕۆژاوە هەرچی بەرەی چەپی حکوومەتەکەی فەڕەنسیە پشتیوانی لە ڕۆژاوای کوردستانەکەن و نیان شەدۆتەوە کە پێیان وایە ئەنتەرناسیۆنالی چوارەم لە ڕۆژاوای کوردستان و دروزەوی یاخواکەی ڕۆژاوای کوردستان ئەوە شوێنی لەدایکبوونی ئینتەرناسیۆنالی چوارەمە بۆیە بە نەزەری من پشتیوانی فەڕەنسا لە هەردوو پارچەی ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و وەکوتم ئەو خاڵەش جێی سەرنجە کە وکتی ئێمە پابند نابین یا بابنە ئێمە وابەستەنین بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئێمە ئەمێنینەوە لە عێراق و دیارە مەبەستی لە ڕۆژاوای کوردستانچە ئەمە زۆر گرنگە بۆ کورد کە مەسەلەن بە دوای ڕووداوەکانی ئەفغانستان لە چەند حوتوی ڕابردوودا مەترسی هەیە کە ئەمریکا لە عێراقیش بکشێتەوە و هەرێمی کوردستان و عێراقیش بکەونە بەردەم مەترسی. کاتە کاک ئەنوەر دەبێت بەرپرسانی هەرێمی کوردستان لە ئێستادا کە ماکرۆن بڕیار ئەمشۆ بگاتە هەولێری پایتەخت و سبەینێ دیدار و کۆبوونەوەی هەبێ دەبێت چۆن ئەوان ئەم پشتیوانی ماکرۆن بخۆزنەوە و بتوانن دوجار ئەو گرفتانەی کە هەیە بە تایبەت لە ڕۆی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش لە ڕۆی تاوی و پشتیوانیانەی کە فەڕەنسا و ماکرۆن هەیەی بۆ هەرێمی کوردستان چۆن ئەوان بتوانن سوودی لێ ببینن. لە ڕاستیە گرنگە کە هەرێمی کوردستان ئەو پشتیوانیەی ماکرۆن و پێشوازیەکانی ماکرۆن لە کۆشکی ئەلیزێ چ لە بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان لە مانگی مارسی ساڵی لە ئەم ساڵ کۆتایی مارسی ئەم ساڵ لە ئەلیزێ پێشوازیکردنی لەو و پێشوازیکردنی لە هێزەکانی هەسەدا یا پێدە و چەند جار ئەو دوو جار ئەوانە بەڕاستی گرنگە سەرۆکی فەڕەنسا سەرۆکی گەورەترین دەوڵەتی ئێستا یەکێتی ئەوروپا بەبێ گوێدانە بۆ چوون و ڕەخنەی چ تورکیا و چ وڵاتانی منتەقەکە لەو پێشوازیانە گرنگی تایبەتی خۆی هەیە بەڵام دیارە ئەوان خودی ماکرۆن وێچێتی ئەوروپا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش هەم چەند ڕەخنەیان هەیە لەسەر هەرێمی کوردستان و ڕەنگە هەم دێ پێشنیاریشانە یەکیانەوەی کە ئەوان بەمیشە وتویانە بۆ ئێمە وا باشە کە دیموکراسی لە هەرێمی کوردستان تەقوێ بکرێ بۆی ئێمە بە خەڵکی خۆمان بە میدیای خۆمان بڵێن ئێمە پشتیوانی لە منتیقەیەکی کە دیموکراسی تیا دەستا و دەستەکە لەبەرەوە تەقوێکردنی دیموکراسی و دەستا و دەستکردنی دەسەڵات لە هەرێمی کوردستان زۆر گرنگە و شەفافیەت و بنەبڕکردنی گەندەڵی کە ئەوان چاویان لەسرە زۆر گرنگە بە تایبەتی لە کەیسینەوت و لە هەمان کاتە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئارام بەڕێوە بچێ و هێزولایەنە سیاسیەکان بەیەکەوە یەکگرتوو بن چ لە ناو باشووری کوردستان و چ پەیوەندیەکانی نێوان باشوور و ڕۆژئاوا بۆیان گرنگە کە ئەو پەیوەندیانە تەندروست بێ بە تایبەتی کەوە کوتم مثلەن ئەو پردی پەیوەندی نێوان باشوور و ڕۆژاوی کوردستان بۆ هێزەکانی ئەم فەڕەنسا هەم ئەمریکا لە ڕۆژاوی کوردستان لە باشووری کوردستانەوەی بۆیان ئەو کێشانە بینن بۆیە ئێستا لە هەوڵدان لە ڕۆژاوی کوردستانیش لە بینی هێزەکانی هەسەدە و لە بینی ئەنە کەسە دانیشتان سازکەن بۆیان گرنگە هیوادارم کە ئەم سەردانانی ماکرۆن بۆ هەموو جار بۆ کوردستان ینی لە ئاست ئەو داواکاریانەی فەڕەنسا وەکو دۆست بێ و بتوانێ لانی کەم لەو گرفتانەی کە هەیە خۆی دەرباسکە و بتوانێ ئەمە بە قازانجی ئەزمموی باشووری کوردستان خزمەت بکە. زۆر سپاس بەڕێز ئەنوەر حسێن ڕۆژنامەنووس سپاس بۆ ئامادەبوونت بەخێر هاتی.